لە سەروبەندی ساڵیادی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر سوپای عێراق بەشێک لە هۆڵ و قەعەکانی ئەنفالی گوندی تۆپزاوای کەرکووکی داگیر کرد و دەیکات بە سەربازگا وێڕای هەموو ناڕەزایەتیەکان. ماوەی 2 ڕۆژە فیرقەی 11 سوپای عێراقی خەریکی پاکردن و سیاجکردنی دەوروبەری هۆڵەکانی ئەنفالە. دانیشتوانی گوندی تۆپزاوە ئەمڕۆ ناڕەزاییان دەربڕی و داوایان کرد هەرچی زووە ئەو کارەی سوپای عێراق ڕابگیرێ. مەترسی ئەوە هەیە کە دیسە ماڵەکان دەربکرێن بەڕاستی کە خۆی هەردوێنێکە هاتووتی من ئەم ماڵانی ناو ئەم عسکەرا ئەم دەوروبەرا بێت چۆلیکەن. بەڵێ تر ئەگە ماڵەکان چۆل بکرێنەوە جارێکی تر ئەمفالە بەڕاستی دەربەدەر و نەهامەتی کووردە بەڕاستی تر نازانین ئەمە چێ بەرپرسە لە کووردە چێ خاوەنی کووردە ئەبێ بێتە سەرخەت. ئێرە 182,000 ئەنفالی گەلی کورد لێرە کرا ئەلێرە کۆ ئەکرانەوە لێرە گواستەرانەوە بۆ شوێنەکە تر زندە بەساڵەکران. حکوومەتی عێراقی بەرپرسیارە، ڕئیس وزەرا بەڕێز محەممەد شیع سوودانی بەرپرسیارە، هەموو مەسئولەکان بەرپرسیارن، هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بەرپرسیارن، هەموو تاچێکی ئەم حکوومەتە بەرپرسیارن لەم دۆخە. نابێ ئێرە بکرێتە سەربازگە شوێنی خۆی هەیە. لە ڕاستیدا ئەوە درێژە پێدەری ئەو عقلێتە پاوانخوازی و داگیرکاری و خۆ بە گەورەزانینەیە کە لە کۆی دەسەڵاتدارانی عێراقەوە لە سەردەمی پێشی باسیەوە وە درێژە دەری باس و ئەوانەی دوای باسیشەوە هەمان عقلێتیان هەیە بە مەبەستی ئەوەی کە بەڕاستی کورد بە کورد و تورکمان و غیرە عەرەب هەمووی بە دەرەجە 2 و بە دەرەجە 3 و کەمتریش حساب بکەن. بۆیە ئەو پاوانخوازیە بەردەوامە بۆی داگیری بکەنەوە بۆی کە بەبیر میلەتانی تری بینەوە کە ئەوان گەورەنا و میلەتانی تر قیمەتیان نییە. لای خۆیەوە چالاکێکی بواری جینۆساید ئەو هەنگاوی سوپای عێراق بە پێچەوانەی بڕیاری دادگای تاوانەکانی عێراق دەزانێت لە کەیسی ئەنفالدا. بەداخەوە ئەم داگیرکاری سوپای عێراق بۆ سەربازگەی کۆنی تۆپزاوا کە شوێنی کۆکردنەوەی ئەنفال کراوانە پێشهاتێکی مەترسیدارە. پێمان دەڵێت کە ئەو عقلێتەی ئێستێش حکوڕانی عێراقەکە لە ڕووی سەربازی و هەمان ئەو عقلێتەی پێش ساڵی 2003 چکم ئەم بڕیارە بۆ خۆی پێشێلکارێکی زەقی بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق لە کەیسی ئەنفال کە بڕیاری قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری ئەنفالی داوەتەوە و پاراستنی ئەم شوێنە دەچێتە چوارچێوەی قەرەبووی معنەویەوە. بەداخەوە حکوومەتی عێراق سەرڕای چەندین جار داواکردن و فشار و دوایین جاریش نامەیەکی فەرمی بۆ کە بۆ وەک نووسەران و ڕێکخراوەکانی بواری جینۆساید بۆ سەرۆکوەزیرانی عێراق نێردراوە تا ئێستاکە ملکەچ نەبووە بۆ ئەو داواکاریە. گەرچی بڕیار بوو لە هۆڵەکانی ئەنفال لە تۆپزاوا کە بە ڕەمزی ئەنفال و جینۆسایدی کورددا دەنرێت مۆنۆمێنت دروست بکرێ، بەڵام بەهۆی بێخەمی دەسەڵاتدارانی هەرێم تا ئێستا نەتوانراوە ئەو هەنگاوە بنرێ. بۆیە سوپای عێراق توانی بەشێک لەو شوێنە بە سەربازگە بکات و هێزەکانی لەو هۆڵانە جێگیر بکات. چیانووری کەناڵی پەیام، گوندی تۆپزاوا، کەرکووک.